پاسپۆرەتمان بۆ پێشکەشکردنەکەی تاقشوان هەمە هەولانی دوای سەرکەوتن بەردەوامی. بەڕێزان دووە شاعیری خۆشەویست لە بەشداربووی ئێوە لە کۆڕەکەماندا کاک ئاکۆ شارۆشیە پرۆفایلێکی بەڕێزیشان دەخوێنینەوە. ئاکۆ شارۆشی شاعیر لە ساڵی 1970 کە لە شارۆچکەی چوارچێنە سەربا شاری ڕانیە لەدایک بووە. پاشان لە کوندی قادراوەی سەربەناحیەی سەنگەسەر درێژە بە خوێندنی دەدات و قۆناغی ناوەندی و ئامادەی هەر لە سەنگەسەر تەواو دەکات. کۆلێژی یاسا لە زانکۆی سلێمانی تەواو دەکات لە ساڵی 2005 بۆ 2006 ماوەیەک وەکو پارێزەر کار دەکات. پاشان لە وەزارەتی پێشمەرگە لە بواری یاسا و لێکۆڵینەوە تاکو ئێستا بەردەوامە و پلەی نەقیب ڕوکنی هەیە. ئاکۆ شارۆشی بڕوانامەی ماستەر بەدەستدەهێنێت لە زانستی سەربازیدا لە کۆلێژی ئەرکان و لە بواری نواندنیشدا کار دەکات وەک ئەکتەرێت و ئەندامی کارای سەندیکای هونەرمەندانی کوردستانە لە سلێمانی. لە بواری کارگێڕی ڕێکخراوەییدا چالاکوانی مەدەنی وەک جێگیری سکرتێری ڕێکخراوی گەشەپێکانی ئابووری کە سوکاری شەهیدان و ئەنفەنکراوەکان وە کارگێڕی لە سلێمانی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان. ئاکۆ شارۆشی خاوەنی 6 کتێبە بە ناوەکانی ئەسرەلحوب، دیلی جەنگ، ئەرخاوی نەتەوەی گردوەکان، ڕوخسار ناسی، هونەرمەندێک لە خەمی نیشتیماندا، هەروەها کتێبێکی شەعر بە ناونیشانی هەنگاوە سەختەکان و کتێبێکی تریشی لە خۆناخی چاپدایە لەسەر ژیان و بەرهەمی نووسینەکانی چیرۆکنووس ئازاد پێنجێنیە، هەروەها خاوەنی 3 سیمینار و قولێکی ڕوخسار ناسیە لەگەڵ 2 کۆڕی شعردا. کاک ئاکۆ بە ناوی شاعیرەکانی تریشەوە سوپاسی ئابەت ئاماژەی پێدەم کاکە باوان و دەستگای ڕۆشنبیری جەماعەتەکانی کردووە. من وەک سەرەتاش ئاماژەم پێدا ئێرە دەرگای وەڵایە بەڕووی هەموو ئەو بەڕێزانەی کە دایانەوێت ئێرە بەماڵی خۆیان بزانن. با کاک ئاکۆی بەڕێزیش بفەرمێت تێکستەکانی پێشکەش بکات. بەخێراتی هەموو لایەتەکەم و سپاسی ئەم ناوەندە ڕۆشنبیری جوانە دەکەم دەستگای ڕۆشنبیری جەماعەتەکان دووبارە بەخێراتی ئەوی بەڕێز دەکەم. خۆشحاڵم بەڕاستی دڵخۆشم بە هاتنی بە ئامادەبوونی ئێوە. من سەرەتا لە شعرێک بەناوبردنی دواهەنگاو من لە دواهەنگاوە دەست پێ دەکەم. بۆچی لە دواهەنگاوە دەست پێ دەکەم خۆتان بزانن. دواهەنگاو لە دەرگای دەوری بەندەتاندا و وتم ئێوە چێن بە منتان وت هاتوین خاڵقەمی ئازارەکانتین هەرزوو دەرگای دڵم بۆتان نەماوەڵا کرد کەچی پڕتان کردم لە ئازار ڕۆشتن و هەر نەهاتنەوە ئیدی زانین کە هاتەڵم نین منیش بوومە فریادڕەستی خۆم هەنگاو هەنگاوی سەخت تا ئەوەی ساڕێژ بوومیە مازارم بسپێرم بە شعرەکانم شعریش بیبەخشێ دەوانەی خەفەرم لە ئازار. ئێستا بەڕوون بۆ قەسیدەی ژن ژیانەمەی کوژم. هیوادارم بتوانم بە ئارامی پێ لەم قەسیدەیە بگریم و ئومێدەوارم بتوانم سەرەن ساغات کێشم. ئەیشن تۆ شاجوانی فریشتەکانی ێزانی
وەسابوون لە چاوەڕوانی هاتنی بوونی تۆ خۆرومان و وەستێرە و هەسارەکانی تا پەروەردگار تۆی بۆ گەردوون هانی ئەی پیاو ژن ئاوە بۆ تینێتی گیان و جەستا سێحری جوانیە و بەرامەی هەستا لایە قەومەن و جەیبارەخ و مەبەستا وەک هەر بەنیادەمێ بە چاو و گوێ و دەستا ئەی پیاو ئەی پیاو ژن ئاوە بۆ تینێتی گیان و جەستا نەگەواوەی دەستی ئەو مەیخۆرەی ئاوێزانی عەرەقە و ساتێکی کەم پێیمەستە جوانی گەردوون بێژن بەخاڵە نیشتیمانی بێژن مەحاڵە سەراسیمانی دووری باخان نابم دوای چەند ڕۆژێ سیسە و هەڵدارێ شەیدای ژنم ڕۆژ لە ڕۆژ زیاتر میهرەبانی و هەناسەی گەرمی عەتر نما دەکا و بەڵاڵاندا هەڵدەگەڕێ کاک بەختیار وەک چۆن نیشتیمان بێخاک نابێ وەک چۆن شاعیر بێخەم نابێ خۆشەویستیش بێژن نابێ وەک چۆن ژیان دەریا بێ ئاو نابن وەک چۆن ژیان بێ هەناسە نابێ ئاوات ژیان بێژن نابێ دەزانم فەرموویەتی ئەم خوایە بەهەشتی دەژێت پێی دایکاندایە ئەو دایکەش بێشک لە ڕەگەزی مێدایە بۆیە دەڵێن بەهەشت و جەهەنەمی ئەم دنیا و ئەم دنیاە لەژێر پێکانی خاڵماندایە نەک هەر ڕۆژێ گشت ڕۆژانی ساڵ بۆ ژن پارێزەری ماف و گیان بین لە جیهاندا و لە هەوڵەتی ماڵ بە ماڵ سازش نەکەین بۆستەم پاڵەوان بین گەر بڵێن شێعرەکەت هێمای مونە نییە منیش دەڵێم ڕستەکەت هێمای پێشەر نییە نەخوید نەبجێژاوی دەزانی نەفامیە باش بزانە ئەی نێرینە ئەوە ژنە بۆ ژیان هەوێنە مرۆڤایەتی مەدۆڕێنە لەگەڵ دەرکا ڕکوکینە مەبەدار دەستی کۆنە پەرستی بۆ دواکەوتنی و ڕەگەز پەرستی كشرف ناموس كوهما وهما وازبينا لخوين للمزمور ازما اوجنا لجنتا باها وبجبي نكو يدي وشوساوي بي بجبي لبني كامراني زخاب چشبي ويا بازواني خوكا ولخانمان بچينين وبكين باخير وناخمان هرجواني برجسته بكين لجيانمان ئەیە لێرانەی کەلەی سەرتان پڕە لە دەریت و هەڵەی کەردووتان جانی ژن و خۆتان کەنەتانە و خۆتان منەتباری ناوێ ئەرکە لە سەرتان مەکوژن تەپولەی گوڵی باخی ژیان بە ناوی ناموس و شەرخۆوە چیدی مەسووتێنن جەدی دایکان بە ئاهوو ناڵەی پڕ ئەسەفەوە ئەی نێرەکان بێخێرەکان ماشێتی ژنکوژی و سەردێڕەکان بەسە چیدی ژیانی خۆتان و گیانی ژن و دڵی منیش بە کوشتن و بە سووتانی دەرۆگرتن و بە لێدانی چۆسانەوە و دڵێشانی بە جەم و چەوتی بێویژدانی بە نائارانی و بێئامانی چرای ڕۆشنای ژیان ڕەش مەکەن و مەدەن بە زارقا جگە لە ژن کەسێ نییە پەری خۆری ئەم دنیایە زەردەپەری خۆری هیوایە ژنیش وەک خاک خاوەن ئاوایە ژنیش وەک خاک خاوەن ئاوایە لێم بگورن بە تەرکیز ڕۆشتیشەوە هەر بەردەوام لە شەهرەکەوە تا ئەو کاتێ ئیجازەدەم لێ سێنەوەی کاتتەوە ئێستا تۆزێ بێدەنگێن پارێزین بۆ بتوانین باشتر
ئاگامان لە هەست و هەموو شەشیانانە بێت لێبوو بوون کە دابچووتان بەم شێوەیە ئەم حکایەکە جێژوان